یەکێتی دوای 28 ساڵ بۆ یەکەم جار یادی ڕووداوی سیویەکی ئابی لە هەولێر کردەوە و پارتیش کاردانەوەی نوات. هەواڵێکی خۆش بۆ خانەنشینان. موچەی مانگی حەوتی خانەنشینان بە هاوتاکراوی ڕەوانەی هەرێم دەکرێت. بەهۆی بەرهەمهێنان و فرۆشتنی نەوت مەترسی لەسەر بودجەی هەرێمی کوردستان لە بەغداوە دروست دەبێت. دوای تێپەڕبوونی 28 ساڵ بەسەر ڕووداوی سیویەکی ئاب، یەکێتی بۆ یەکەم جار بە فەرمی یادی شەهیدانی ڕووداوەکەی لە بەردەم مەکتەبی سیاسی یەکێتی لە هەولێر کردەوە. پارتیش لە ڕێگەی لایەنگرانیەوە گرتبوونەوەی لە بەردەم مەکتەبی سیاسی یەکێتی لە هەولێر ئەنجامدا. عاجزی مەسیفی ئەندامی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاند لە سیویەکی ئابدا پارتی لە پێناوەوەی ببێتەوە حاکمی وڵات پەنای بۆ حیزبی بەعز برد. وتیشی یەکێتی بەبێ پارە ئیدارەی هەولێری دەکرد و خەڵکیش ناڕازی نەبوون. لە بەرامبەردا پارتیش لەبارەی سیویەکی ئاب ڕایگەیاند سیویەکی ئاب کۆتایی هێنان بوو بە دەسەڵاتی سەرسەری و مرۆڤکوژ و خۆسەپێن. باگوێرەی زانیاریەکان بەغدا موچەی مانگی حەوتی خانەنشینانی هەرێمی کوردستانی بە هاوتاکراوی وەک خانەنشینانی عێراق ڕەوانەی هەرێمی کوردستان دەکات. لەم بارەیەوە سادق عوسمان وتەبێژی یەکێتی خانەنشینانی هەرێم ڕایگەیاند موچەی مانگی حەوتی خانەنشینان بە هاوتاکراوی لەگەڵ خانەنشینانی بەغدادا بەش دەکرێت. ناوبراوتیشی وەزارەتی دارایی هەرێم بە نووسراوێک داوای لە گەنجینەکانی هەرێم کردووە کە لیستی موچەی خانەنشینانی هەرێم بە هاوتاکراوی لەگەڵ خانەنشینانی عێراق ئامادە بکەن بۆ ئەوەی موچەکانیان بە هاوتاکراوی دابەش بکرێت. ناوبراو ئاماژەی بەوەش کرد بەشی هەرە زۆری خانەنشینانی هەرێمی کوردستان ئێستا موچەیان 200,000 دینارە، بەڵام بە هاوتاکراوی موچەکانیان بەرز دەبێتەوە بۆ 500,000 دینار. عێراق بە بڕیاری ئۆپیک پلەس بەرهەمهێنانی نەوتکەم دەکاتەوە و دەبێت هەرێمی کوردستانیش پێوەی پابند بێت. نوێنەری عێراق لە ڕێکخراوی ئۆپیک دەڵێت ئەگەر هەرێم بەرهەمهێنانی نەوتکەم نەکاتەوە ئەوە بەغدا بودجەی بۆ نانێرێت. عێراق ئێستا ڕۆژانە زیاتر لە 4 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت و مانگی ڕابردوو نزیکەی 4 ملیۆن و 250,000 بەرمیل نەوتی بەرهەم هێناوە. ئەوەش زیاترە لە پشکی خۆی کە بە پێی ڕێکەوتنی ڕێکخراوی ئۆپیک و ئۆپیک پلاس عێراق لە بەرزترین ئازدا دەتوانێت 4 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم بهێنێت. جێی باسا وتەبێژی کۆمەڵەی پیشەسازی نەوتی هەرێمی کوردستان پیکۆ ڕایگەیاندووە هەرێمی کوردستان ڕۆژانە نزیکەی 270,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت و لە ناوەخۆ و دەرەوە دەیفرۆشێت. هەروەها ڕێکخراوی کوردستان ئەوج لە نوێترین راپۆرتیدا ئاماژەی بەوە داوە لە ئێستادا ڕۆژانە نزیکەی 350,000 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت. ستاندەر میزمان پێشکەشکردن شاد و کامەران.